أصل وايا إنسان إيمان دار بحرمة قرتن لهر شعيريك لشعيري الله سبحانه وتعالى أجر إيمان داري بابلين الله ما خوش بيد بيد الخوشين إما قضية أو زور يعني بورا كزنا أزاني برياني خوب من بيم وايا من بشيك نيم لبورا كان رنقة من لبورا كان أو كسيك أمر ديت لو أصلا هيك الله سبحانه وتعالى ديني خوي قيمي دينك يخوي بيجرتواني بيغنبري خو عليه الصلاة والسلام برامبر بمشركەکانی طائف کە بەربارانیان کردووە کە مەلیکی جیبال دێت ئەفەرمێ ئەگەر ئەتەوێت لە ناویان ئەبەم پێغەمبەری خوا ئەفەرمێت نا ڕەنگە لە پشتی ئەمانە الله سبحانه وتعالى خەڵکانێک بێنێت يعبد الله ولا يشرك به شيئا الله بپەرستێت و شەریکی بە بڕیار نەدات فعلا وهذا الأشياء لەبەر ئەوە ئەبێت تۆ بدڵخۆش بی بە هەر شتێک بە هەر سیمایەکی مسلمان لە مسلمانە دەرکەوێت بە هەر شخصێک ڕوئەکاتەوە ئەم دینە نەک دڵم پێی خۆشە هەموو دڵمی بۆ ئەەکەموانی چونکە من ئەسڵ لەلای من خەڵکە بێتەوە بۆ دینی الله سبحانه وتعالى ئیشم بۆیە خەڵک بگەڕێتەوەوانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چەندە ناڕەحەتیان کردبێت چەندە عەزیەتیان دابێت تۆڵەی نەبووە بۆ تۆڵەی شخصی ویستێتی و خەڵکە دەربازی ببێت فەرمیێتی وئینی ئاخذ بحجەزیکم من النار ولكنكم تفلتون من يدي برایانی خۆم کەسانی خۆم ئەو کەسەی الله هیدایەتی داون ئەو کەسەی ڕێگەکان دۆزیوێتەوە ئەو کەسەی گەیشتون بە تەوحید و بە حەقێک ئەو کەسەی کە دڵیان خۆشە بۆی الله سبحانه وتعالى ڕێگەی لێ دۆزیونەتەوانێ ئەمین مەبە لە خۆت یەک تۆز ئەمین مەبە لە خۆت چونکە شێت لە یەک پێچا بکەوین خوا نەخواست دڵی شت خۆش بێ بۆی دێت چکە بە دڵخۆشیت بۆی کە خەڵک گەڕێتەوە بۆ ئەم دینە ڕەنگە بەو سەعادەت و دڵخۆشی الله سبحانه وتعالى ثەباتت بدات و استیقامە بدات زۆرە بۆرە دوژمنان پێیان خۆش نییە زۆرە ئەوەی کە تۆ ئەیبینی دوژمن وای نابینێت کوفر وای نابینێت کوفر کە ئەبینێت لە دووەلی غەربە غەربیەکان ئەبینن خەڵک ڕووەکاتەوە دین ناڵێ بە ئەو زۆر و بۆرانن کە ئیسفادەیان نییە ترستان نەبێ لێیان دنیای لێ هاتوۆتەوە گەڵێ ئەم دینە بێتە بەدیل چونکە هەر کەسێک هاتەوە بۆ ئەم دینە پاشان چیتان یعنی ڕسوول عەلەیهی سەڵام ڕسوول عەلەیهی سەڵام خەڵک هاتووە بەس دینی نەویستوە لە دەوری کۆبووەتەوانی بەس دینی نەویستووە لەگەڵ یا ڕۆیشتۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام وەکو ئەنەس فەرمی وەڵڵاهی خەڵکی وا هەبووە هەرچی پێ بووتە دین و خۆشەویستی پێغەمبەر نەیبووە کاتێک ڕۆیشتوانێت دینەکە و پێغەمبەری خۆی لە هەموو شتێک زیاتر خۆشویستووە ئیشی من و تۆیە کە تۆ خۆمان پێوان وایە ئێمە سەرمەشقین کە ئەڵڵا خۆی ئەزانێ ئێمە چین من خۆم باسی خۆمەکەم ناخم چۆنە بە شوێ ئەگار بۆ شوێ ئەڕۆم قڕ بەسەرم بۆ داهاتوومە لە بەسیترین شتە ئەکەویت لە بەسیترین شتە خوا نەخواست ئەگەر ئەڵڵا دەستی پێوە نەبێت کە هەموو ڕۆژێ 17 جار داوای هیدایەتی لێ یەکەم 17 جار بەلایانی کەمەوە ئەڵڵام هیدایەتم بە چونکە کەوم ئێوە خەڵکاتۆ دەستی بگرە ئەڵڵا بۆی ناردوویت ئەفەرمێت ڕێی مزگەوت دەواتە مزگەوت ئادی دەستی بگرە ئادی بە ئەخلاقت پیشانی بدە کە تۆ ئەوەیت کە حەز جارێک کە حەز نەکا بچێتە دەرەوە لەبەرەوە موسیبەتە دڵما خۆش نەبێ بە قەڵەباڵغی خەڵک دڵم خۆشە بە قەڵەباڵغی خەڵک بەڵکو وەڵڵاهی ئەو خەڵکەی کە تازە ئەگەڕێتەوانێ بەبێ مبالغە و ئەمسەر و ئەوسەر ڕەنگە هەزاری وەکو نیتیا بێتەوە ئەگەر تازە دەزواتە نوێش چونکە نازانین ئەم گەڕانەوەی ئێستا ڕەنگە ئەڵڵا لە هەموو شتێک بیسڕێتەوە بەس ئێستای من لاوانی لە سڵینەوەیان نەبم ئێستای من ڕەنگە لە زیادکردنی تاوان نابم بەزی ئەو لە سڕینەوەیە پاک بۆتەوانی ئێستا بمرێت حەقیقەت هاتە بێت و بڕوات من ڕەنگە خوا نەخواستە لە کاتێکا بمرم ئەم هەمووان بە خەرجاوە لە پڕەکامی زەڵبی سفر بێ ئەوە چێتە باشتم لە دووە ئەبوو هورەیرە ڕەضی الله لەسەر بێ فەرمی کابرایەکات فەرمی یا ڕەسوڵ الله ئەسلم ئەم مقاتل ئەرێ بم بە مسلمانیا بچم جەنگ بکەم فەرمی ئەسلم ثم قاتل ببە بە مسلمان بچۆ جەنگ بکە بوو بە مسلمان چۆ ئەویە شەهید بوو فەرمی عامل قەلیلا وأجر كثيرا یەک تۆز ئیشی کرد یەک دنیا ئەجری دەستکەوت خەڵکی ژێ کونا گەڕە دەستی ناکرد لەبەرەوە دڵتان خۆش بێ بە هەر گەنجێک بە هەر پیرێک بە هەر ژنێک بە هەر کچێک بە هەر ئافرەتێک ڕۆکات و ئەم دینە دڵتیانیان بۆ بکەنەوانێ کە فعلا ئەم شوێنەیە شوێنی دۆزینەوەی ئینسان خۆیەتی خوا ئەدۆزێتەوە کەرامەتی خۆی ئەدۆزێتەوانێ ڕزگارێکی لەو جاهیلیەتەی کە هەموومان لێ ڕائاکەین لەبەرەوە هیوام وایە دڵتان پێیان خۆش بێت و تەوبە بکەن و کەسێک کە دڵی پێی خۆش نییە ئیتیهامی دڵی خۆی بکات بچێتەوە ببینی الله سبحانه خۆی و الله سبحانه وتعالى استغفار بکات داوا لە الله بکات دڵی ڕۆشن بکاتەوە دڵی ئێمەش ڕۆشن بکاتەوە و الله لە هەموومان خۆش بێت و وەسلام عەلەیکم ورحمة الله وبرکاته